بەتەنیا دامەزراندن بەڵێ بۆ دامەزراندن بەڵێ بۆ دامەزراندن بەردەوامە بایکۆت بەردەوامە بایکۆت بەردەوامە بایکۆت بەردەوامە بایکۆت بایکۆت بەتەنیا دامەزراندن بۆ ڕێکبوونەوەی خوێندن بەتەنیا دامە بەخێبێت ئێمە وەکو مامۆستای وانە بێش مافی سەرەکی و سەرەتایی خۆمانە دامەزراندنیان لان نیکەم بەگرێ بەسکردن من 5 ساڵە مامۆستای وانە بێژم سەردانی دەرەوەی شارەکەم 5 ساڵە بە هەزار معانات و بە هەزار بارودۆخ و بە هەزار زروفەوە چەنەها شتمان هاتۆتە پێشەوە چەنەها بارودۆخینا لەبارمان هەیە بەڵام حکوومەت یاریمی کوردستان هیچ ئاوڕێ لە مامۆستای وانە بێژ نایەتەوە ئەمڕۆ ئێمە کە خوێندنگەکانمان چۆڵ کردو و هاتووینەتە سەر شەقام و شەقاممان گرتووە یەکێکی وەکو خۆم 30 حەسەم هەیە لە هەفتەیەکە کەواتە لە ئەمڕۆیە پۆلەکان چەنەها شاغریان ئەبێ کەواتە ئەمەش زەبرێکە بۆ پەروەردە زەبرێکە بۆ فێربوون زەبرێکە بۆ خوێن داوای مافە سەرەتاییەکانی خۆمانەکەین کە یەکێک لەوانە دامەزراندنە یاخود بەگرێ بەزبوونە دەسەڵات بێباکە لەبەر ئەوەی کە ئەمە چەندێکە قسەمان نەکردووە چەندێک کردم ڕتماڕێن ئەوان بەڵێنی ئەویان یا پێمان کاتێک بارودۆخی دارایی باش بێت ئەولەویات و دامەزراندن بۆ ئێمە بێ بەڵام لە ئێستاە کە بارودۆخی دارایی باش بووە هیچ ئاوەڕێکمان لێ نایەنەوە بەڕێز وەزیری پەروەردە ئەڵێت پارەیەکی دیاریکرا و ئەین بەوانە بێژان بەڵام وانە بێژان تەنیا بڕەپارە چاری دەردەکان ناکات لەبەر ئەوەی کەمە لە مافەکارگەڕەکانی ژا بێ بەشین بۆ نمونە هیچ کەسێکمان مۆڵەتی دایکایەتیمان نییە مۆڵەتی نەخۆشیەکمان نییە هەر کاتێک شتێک بێمە دەستمان لە ناو دەستمان نابێت کە میلاکێک نێتە جێ ئێمە یان ئێمە لا نەبرێن و کەسێکی تر بخەنەشێنمان بەردەوام ببین لە بایکۆت بۆ ڕێکبوونەوەی خوێندن بۆ ڕێکبوونەوەی خوێندن بەتەنیا دامەزراندن